ئەنجامەکانی هەڵبژاردن لە پارێزگای کەرکووک و ناوچە کوردستانیەکان بۆ کورد جێگەی نیگەرانین هۆکارەکەشی بۆ کەمی ڕێژەی بەشداری دەگەڕێنرێتەوە کە ڕێژەکە تەنیا لە 60 بووە و بەراورد بە هەڵبژاردنەکانی پێشوو زۆر کەمی کردووە. ژمارەکانی شاماژە بە پاشەکشەیەکی زۆری ڕێژەی بەشداریکردنی کورد لەو ناوچانە دەکەن. ئەمەش جێگەی نیگەرانیە و چاودێرانی شۆکاری ئەمە بۆ ژمارەیەک هۆکاری سەرەکی دەگەڕێنەوە لەوانە جێبەجێنەکردنی مادی 140 دەستور ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر. هەروەها جەخت دەکەنەوە ئەگەر دۆخی کەرکووک و ناوچە کوردستانیەکان بەو شێوەیە بەردەوام بێت لەکەوتەکانی بۆ داهاتووی کورد مەترسیدار دەبن و نوێنەرایەتیکردنی کوردی ئەو ناوچانە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لاواز دەبێت و کاریگەری لەسەر پێگەی کورد لە دانوستانەکان سەبارەت بە داهاتووی ئەو ناوچانە دەبێت. لە هەمووشی گەورەتر پرۆسەی گۆڕینی دیمۆگرافیا و ناوچانە لە ڕێگای تعریب فراوانتر دەکات. لەم هەڵبژاردنە کورد لە کەرکووک کورسێکی دیکەی لەدەستدا. کەمبوونەوەی کورسیەکانی کورد لە کەرکووک و لە ناوچە جێناکۆکەکان گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز دژوار فایق نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە مادەی 140. کاک دژوار زۆر بەخێر بێ. سەرەتا پێم بڵێ کە هۆکاری کەمبوونەوەی دەنگ و کورسی لایەنە کوردیەکان چی بوو لە کەرکووک؟ سپاس بۆم دەرفەتا بەڕاستی بابەتێکی گرینگە دەستان خۆش بێ. بەخێر بێ. من حەزەکەم وەکو خەڵکی ناوچەکە وەکو سیاسێکی بە ئەزمونیش بابەتیانە مەوزوعیانە باز بکەم. زۆر باشە. ئەمە کۆمەڵ بابەت یعنی کۆمەڵ هۆکارە سیاسیە، یاساییە، ئیداریە، حزبیە، هەڵی تاکە کەسیە. سیاسەکە پیلان هەیە لە بەغدا دژی هەرێمی کوردستان، دژی کورد، دژی کەرکووک، بەتابەتی دژی پارتی دیموکراتی کوردستان و مەسعود بارزانی. ئەمە ئابلوقەی ئابووریە، ئەمە شەڕە، ئەمە سەرف نەکردنی موچەیە، سەرف نەکردنی بودجێ هەتا دوایی. یاسایەکە ئەوەیە لە عێراق دیکتاتۆریەت نەماوە بەڵام دیکتاتۆریەتی زۆرینە هەیە. ئەوان دێن یاسایەک بۆ هەڵبژاردن دانن بە قیاساتی خۆیان. ئەم یاسایە زۆر هاوارمان کردو چەندین جە لە ڕاگەیاندنەکانیش. ئەم یاسایە لە خزمەتی حیزبە گەورەکانە. اینجا ئەم یاسایە چی کردووە؟ عێراقی کردو بە چەند بازنێک بە 18 بازنە. باشە ئەمە عەدالەتی تیان نییە. ئەمە خزمەتی بێلایەنەکان و سربەخۆکان و ئەکادیمیەکان و تەکنۆکراتەکان و حیزب بچووکەکان ناکاتن. بۆیە ئەمەیان کردە کە خۆیان بێنەوە ناو پەرلەمان خەریتەی سیاسی پەرلەمان نەگۆڕدرێ. ئەبوایە عێراق یەک باز نەبووایە. ئەمە عەدالەتە بۆ هەموو حزبی گچکە، حزبی گەورە، سربەخۆ بێلایەنەکە هەتا دوایی هیچ کەسە یەک دەنگی نافەوتە هەر شوێنێکی عێراق بووایە و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکاتی بارزانی زۆر لەو 1,100,000 کە ئێستا هێناوەتی لە شارەکانی ناوەڕاست و خوار و ڕۆژاوای عێراقیش دەنگی هێنا. بۆیە ئەوان بە ئەنقەس بە دیراست ڕاوێژکاری یاسایی و دەستوری ئەوانیان لە دەرەوەی لە دەروبەری هەرێم هێناوە بۆی ئەم ڕێگایان پێنیشانە چۆن دەنگی کورد دەنگی پارتی کەم بکەنەوە. لە ڕووی ئیداریشەوە ئەوان مادەی 140 جێبەجێ نەکردو کۆمەڵی مەشاکل ئێستا باسێکم ئیداریان بۆ ئێمە هاتوتۆ پێشەوە. لە ڕووی حزبیشەوە ینی ئەبێ ئێمە ڕاستگۆ بین. حزبەکان حزبە گەورەکان هەڵەیان هەیە ئیستا باسێکم هەڵەکان چییە؟ وای کردو خەڵک تۆراوە لە ئێمە نەمانتوانێت پێش ئەو هەڵبژاردنە ئەو خەڵکانە ئاش بکەینەوە. تاکە کەسیش کاکە من ئێمە ناو مۆزوعەکەین ئێمە لەوێ ئیشەکەین وتومانە تۆ گلەی تێگلەکان ئەگە حەق بێ و گەنە حەق بێ گوتمان لەسەر سەرمان بڕۆ دەنگ بدە گلەکان ڕۆژێک جێبەجێ بێ بەسکە تۆ نەچی بۆ دەنگدان گلەکان بە حادی جێبەجێ نابێت. اینجا یاسای هەڵبژاردنەکە نەعەدالەتی تێدا. اینجا سیستەمی فەرزی دەنگەکە سیستەمی سانتلیگۆ بۆ خۆی ئەڵێ کۆی هەر لیستێک لە هەر پارێزگایەک دابەشی یەکە کرێ دابەشی سێ کرێ 5 7 9 هەتا دوایی. ئەمان عێراق هەمواریان کردو ئێستا ناونراوە سانتلیگۆی عێراقی یەکەم دابش 1.7 پشتی حیزبە گچکەکان دەشکێنن. ئەم یاسایە زەربەیەکی زۆری لێ ئێمە داوە کە کورسەکان مەکەمە. بۆ نمونە ئەو دەنگانەی پارتی دیموکراتی کوردستان هێناوێتی ئەگە ئەو یاسایە نەبێ لەوانەیە لە 60 زیاتر کورسی بێنێ و ئەو حەقی ئەوەی هەیە سەرۆک وەزیران لە عێراق دەزیشان بکە. هەر ئەو یاسایە وای کردووە ئێستا یەکەم لە بەغدا هەروەکەوەی چۆن ئێستا هاوپەیمانی ئاوەدانی و گەشە پێدان ملیۆنە هەندی پارتی دەنگی هێناوە نزیکەی 47 کورسی هەیە. پارتی ئەوەنە دەنگی هێناوە کورسەکانی دیارە لە خوار و سیەوە بەبێ کۆتاکان. ئەوە مشکلەیە. لە 16 ئۆکتۆبر ئێمە زەویمانە دەستدا
زیاتر لە 152 خاکی کوردستانمان لەدەستدا بەڵام لە ئۆتێلە ڕەشید ئێمە ئیدارەمان لەدەست دەکەوتم کێشە ئیداری 178 ئیدارەی کەرکووک و دەوروبەری لەدەست کورد نییە دراوە بە عەرەب و تورکمان کاتی خۆشی باسمان کردووە درێژە کێشانی کێشەکانی کەرکووک جێبەجێکردنی مادەی 140 خەڵکی بێزار و بێتاقەت و ناومێد کردووە کارایی کردووە نەبوونی یەکلیستی نەبوونی یەکریزی ئەوە کەمیانی کاک دژوار بۆچی لایەنە کوردستانیەکان وانە وەرناگرن لەو ناوچانە بۆ ئەوەی کە دەنگی کورداوە پەرتەوازە نەبێت من لە ڕۆماڵێکی ڕاستە و خۆ لە دوای 16 ئۆکتۆبر کە ئەو کاتە هیچ کەسێکی سەرکردایەتی لە کەرکووک نەبوو ئێمە ڕۆشتن خۆبەخشانە من لێ ڕوم کردە کەناڵەکان وتم داوا لە پارتیوێکی یەکەم دەموچاوەکان بگۆڕن بەرنامەیان بگۆڕن سیاسەتیان بگۆڕن هەڵەکان چارەسەر بکەن بەداخەوە بەشێکی زۆری لەو هەڵانە بەرداوامە هەرچە ڕەنگە پارتی دیموکراتی کوردستان کەمتر لەو گلەیانی لێ بکرێ نەبوونی دامەزراندن دایان هەزار گەزمان لە کەرکووک هەیە دانامەزرێ بە ئەنقەسیش لە بەغداوە یعنی فۆکسە لەسەر کەرکووک کردو دانامەزرێ و کۆمەڵێکیش دامەزرا لە سەردەمی پارێزگارەکەی پێشوو کە فەرز کرا لەسەر کەرکووک لە 16 ئۆکتۆبر کە دامەزرانەکە زۆربەی بۆ لایەنی عەرەبی بوو ئاوادانکردنەکە بۆ زۆرینەی لایەنی عەرەبی بوو و کۆمەڵێ بەرپرسی ئیداری کورد لەو شارەهی مەدەنی و ئەمنی و عەسکەری دوور خراون لە پۆستەکانە هەموو تەسیری هەیە بێدەسەڵاتی کورد لەوێ بڕواکە لە ڕووی ئەمنی لە ڕووی سەربازی لە دایرەکان کورد بێدەسەڵاتە بەداخەوە بێنازە ڕێژەی کورد لە دایرەکانی کەرکووک یعنی زۆر خراپە لە 110 کەمترە بۆ نمونە شەریکەی نەوتی باکوور کە لە ناو جەرگەی کوردستان لە دڵی کوردستانە کە کەرکووکە ژمارەی کورد لەوێ ڕەنگە 123 بێ باشەکە دژوار ینی ئەمە بەوە دەکرێت کە هاوڵاتیانی کەرکووک بایکۆتی هەڵبژاردن کە یا کورد بەهێز بکەن بۆەوەی کە ئەوان ینی سوێ باجەکەی یا ئەمەی کە ڕوویە کورد باجەکەیە خۆی ئەوەی کە نەچوو بۆ ئەم هەڵبژاردن باجەکەیدا من باسی بیان و ناکەم خەڵکێک تۆرا و خەڵکێک گلەی هەیە چکە پێیانمان وتووە تۆ کە ناچی مادەی 140 جێبەجێ نابێ کە ناچی زەوی وەرناگری دانامەزرەی ئیدارەکە ئەگۆڕدرێ وەزعەکە خراپترە بێ خۆیەگە بە پێی ڕێژی دانیشتوان و پێی ژماری دەنگ دەربێ کورد ئەبێ لە کەرکووک لە 150 سەرۆکی دائیرەکانی هەبێ لە 150 فەرمانبەرانیشی هەبێ ئەمە نەکراوە لەبەرەوەی ئەو پیلانەی کە لە بەغداوە هەیە مادەی 140 جێبەجێ نابێ وای کردووە ئینجاش ئەو مەشاکلانی کە خۆمە وتمان 16 ئۆکتۆبر و ئوتێل ڕەشید و کۆمەڵی مەشاکەی دروست کردووە خەڵکی کەرکووک لە بارودۆخێکی سایکۆلۆجی دەرونی زۆر خراپ بارودۆخێکی ئابووری زۆر خراپ سەرفنەکردنی موچە سەرفنەکردنی میزانیە یعنی ئەمە هەموو کاری کردووە ئەمانە بیان و نین سەرەڕای ئەوەش ئەوایە بچوونایە چکە نەچوونەکەیان زەربەی لە ئێمە باشە چی ڕێگر بوو لەوەی کورد بە یەک لیست لە کەرکووک بەشداری هەڵبژاردن ململایەتونی حزبایەتی فەرزی مەساڵحی شخصی و حزبی لەسەر مەساڵحی نەتەوەی و مەساڵحی جغرافی کەرکووک و دەستێوەردانی دەرەکی ئەمە اینجا حملەی هەڵبژاردنیش لە هەڵبژاردنەکان بەڵێن زۆر بە خەڵکەدەن پارتی کەمتر ئەمەی کردووە واتان بۆکەین واتان بۆکەین واتان بۆ هەڵبژاردن تاوای بەڵانەکان جێبەجێ نابێ ئەو بەشەی بەڵێنی پێدراوە ئەتۆرێ ناچێ بۆ دەنگدان ئەلە من بەڵێن پێدرا 1 و 2 3 بەڵێنەکان جێبە تایبەتی دامەزراندن بە تایبەتی زەوی دابەشکردن شتێکی تر بەڕاستی پەتایەک لە بەغدا هەبوو چەند ساڵ ئەو پەتای خەریکە گاتە کەرکووک هەندێکانی دێپارێکی خەیاڵیان هەیە سەرفێکن وای لێ هاتۆی کە پارە وەرەگرێت چێ بۆ دەنگەوەی پارە وەرناگرێت ناچێ بۆ دەنگدان دڵنیاش بنەوەی کە پارە سەرفەکە بۆ بەغدا چێ بۆی گیرفانی خۆی پڕ بکاتەوە پارەکەی بێنێتەوە بیری لای ئەوە یەکەم نازانم دوایەم بیری دێتە سەرەوەی خزمەتی خەڵک بکایانە ئەمەش کارایی خراپی کردووە ئێمە ڕۆژانە مامەڵمان لەگەڵ دیاردەیەش کردووە هەند لێ پسراو هەیە نامون بۆ ئەو شارە بە کەڵکی ئەو شارە نان غەریبن لەو شارە شارەزانین لەو شارە لە زمانی ئەو شارە تێناگەر ئێمە وایە کردو خەڵکێکی ناگا پێیان دەرگاکانیان داخستووە خەڵک گلەیی هەیە بۆیە ئەبێ ئێمە چارەسەری ئەمانەکە کە من لە دوای 16 ئۆکتۆبر ئەم قسانم کردو لێرە دووبارەیەکەمەوە کێشەیەکی تر دروست بوو ئێمە زیاتر لە 80,000 دەنگدەرمان لە چەمچەماڵ و سلێمانی و هەڵەبجە و هەولێر و دەوروبەری هەیە ئەلی کێشێکی وایان دروست کرد لە هەردوو بازگەی قەرەهەنجیر کەرکووک شێراوە کەرکووک قەڵەباڵێکی زۆر دروست بوو لەوەی قەرەهەنجیر دوازدەم تا سەعات 4 پارە نەهات بۆ ئەوانە کاکە پارە ڕۆژی پێشوو بۆ نایدەیتێ بۆ کە ناچێت بۆ سەر سندوقی دەنگدان بدێتی بوو کێشەیە دروستەکەی خەڵکێک درەنگ گەیشت
نەگەیشتە سندقی دەنگدان خەڵکێک تووڕە بوو هەر نەڕۆی بۆ دەنگدان پێت وایە بانقەستە مەکراوە بانقەز نییە ڕەنگە بەرنامەکەیان باش نبێ قەنەعات ناکەم بانقەز بێ دوای شتێکی تر هەیە ناساندنی کاندید بە یەک مانگ ناکرێ لیستی کاندیدەکان ڕەنگە هەندێکی زۆر باش نەبوو بێ ئەوەی باشە ناسراو نییە ئەوەی ناسراوە بەتوانە نییە ئەمە وای کردووە لە یەک مانگ کاندید نەتوانێت دیعای انتخابی خۆی بکە و کاندیدیش خەلەلێک هەیە کاندیدمان هەیە لە 500 دەنگ کەمتری هێناوە کاندید ئەبێ خۆی کاتێک دێ خۆی هەڵەبژێرێ بەلای کەم و 3 تا 5,000 دەنگی بنەماڵەکەی خۆی هەبێ ئێستا هەر حزبێک لە کەرکووک 20 کاندیدی هەبێ یەکی 5,000 بۆ خۆی هەی بێ کە شتنەوە عملەیەکەوە ئەکا 100,000 بەڵام لەگەڵەوە ژیانی دەنگێکی زۆری کورد کە درابوو فەوتایانی لەوێ کاک دژوار پێم بڵێ ئەمە زەنگێکی مەترسیدارە بۆ کوردستانیان لەو ناوچانە یاخود زەنگێکی ئاگادارکردنەوەیە بۆ هەنگاوی دواتریان من ئەمەوە بڵێم خەڵکی کەرکووک هی ئەو ناوچانە خۆراگرن تێکۆشەرن ماندوون زەحمەتێکی زۆریان بینی و لە پاراستنی کوردستان ئەگەست لە سووری مادەی 140 لە خانەقین و مەنەلی و هەتاگاتە زەمار و شێخان و شنگار ئەمانە لە ڕیزی پێشەوەن تعریب و شەڕ و پێکدادان و هەموو لە سەرچاوی ئەوانە بووە دێهادڕوخاندن ئەنفالکردن بڕواو کە گەسەی لیستی حیزبەکانیش بکەی ژمارەیەکی زۆری شەهید و بریندار و زیندانی سیاسی لە کەرکووک و تا خانەقینە لە کەرکووک و تا شنگار و ئەوانەیە بەڵام ئەمەی کە ئەمڕۆ وەکو پێویست نەچون بۆ دەنگدان هاوار کرا من هەستم بەوە کرد ڕۆژێ پێشەوە لە کەناڵێکی فەزایی ڕاستەوخۆ سعات هەشتی بەیانی گەیشتەوەی ڕجام کوتم دەستان ماچەکەم یەکەیەکە ئێوە بەس بڕۆن بۆ دەنگدان گلەیەکانتان لەسەر سەرمان دوامەکەون چووکەمە وەکو تۆماری 1950 بەڵێ ئەوەی کە نەڕۆیشتن پرۆسەی تعریب و داگیرکاری خاکی کوردستان لەو ناوچانە زیاترەکات من ناتوانم بڵێم زیاترەکە بەڵام ئەمە تەسیری لە سایکۆلۆجیەتی خەڵکەکاکە تەسیر لە متمانەی بینی حیزبەکان و سیاسەکان و ئەو خەڵکاکە و دڵخۆشکەریشە بۆ لایەنی بەرامبەر هەرچەند کورد بە هەموو حاڵەتەکان 65 کورسی زیاتر هێناوە ئێمە ڕاستەوەی جەنابەت وتت هەر لەم حملێ چووکە یەکریزی نییە تقریبان کورسیەک 2 کورسمانە دەستداوە ئەگە یەکریزی بۆ یەک لیست هەبوایە 2 تا 3 کورسی تر زیادەکرا و شتێکی ترش بە جەنابەت بڵێم بەم کورسیانی کە ئێستا هێناوە 60 بۆ 65 بۆ 67 ئەکاتە نزیکەی 190 کورسیەکانی پەرلەمانی عێراقی ئێمە بچووک نین دوای هێزی کورد بە کورسی نییە هێزی پارتی دیموکراتی کوردستان بە کورسی نییە قەزیە ئەمە قەزیەکی لە عێراق ئێمە مێژوومانە ئەو ناوچانی کە باسەکەین بە کەرکووکیشەوە کوردستانیە دەستبەرداری نابین وازی لێ ناهێنین لەم انتخابات کورسێکمان دۆڕاندووە ئەبێ هەڵبژاردننی داهات و بەرنامەیەکی تۆکمەدا بنین کە تعویز بکەینەوە دەرفەتماوە بۆ ئەوەی قەرەبووی لە دەستدانی کورسی و دەنگی هاوڵاتیان بکرێتەوە و شەڕی زیاتری بەدەستێنانەوەی خاک و ناوچەکان لە کەرکووک کورسیمان دۆڕاندووە بەس هەر لە کەرکووک کۆتامان بردوێتەوە ئەمە یەک دومی لە شوێنەکانی تر کورسیمان هێناوە ئەمە دڵخۆشکەرە ئەڵەم 60 قسوور کورسیمان لە 1920 کورسەکانی پەرلەمان هی ئێمە سەنگێکی باشمان هەیە ئەگە یەک ریز بین مادە 140 جێبەجێ بکەین زەوی دابەش بکەین دامەزراندن بکەین ئیدارەکان بۆ خۆمان بگەڕێنینەوە جەماوەر ئاش بکەینەوە بڕوا بکە ئێمە خاوەن قەزیین و خەڵکی کەرکووکیش و خەڵکی ئەو ناوچانش دڵنیام دێنەوە وەکۆڵێ هۆشی خۆیان کە ئەمەی کردویانە زیانی گیانە بە خوێنی شەهیدان بە شۆڕشەکان بە بەرژەوەندەکانی ئەوانیش کە تۆ دەنگم پێ نەدەیتە بەهێزم نەکەی من چۆنی بەرگری لە بەرژەوەندەکانی ئێوە بکەم من دڵنیام ئەمە چاکە بێتەوە بۆ شێوەیە نامێنێ بەڵام بەداخەوە هەڵە حزبەکانیش نامێ من لێرە باسکەم بۆ خۆیان بەجێ دێڵم ئەبێ بێن عیلاجی بکەن خەڵکەکە ئاش بکەنەوە و ئەبێ یەک ریز بین لە کاتی هەڵبژاردنەکان ئەگە یەک لیست نەبووین یەک ریزیش نەبووین توندوتیش نەبین خەڵک ناومێد نەکەین زۆر سپاس دەکەم بەڕێز دژوار فایق نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە مادەی 140 دەست خۆش بەخێر بێت.